ئەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان گفتوگۆکردن لەگەڵ میوانەکەمانە دەست پێکەین بابەتی سانە پزیشکی یاخود کەرتی تەندروستی لە هەموو وڵاتێکدا و لە هەموو شارێکە جێی بایەخ و جێی گرنگی پێدانەکە بێ بە تەواتی گرنگی کەرتە بدرێت لە بەری ڕاستەوخۆ پەیوەندی بە تەندروستی تاکو و بە تەندروستی هاوڵاتیەوە هەیە بابەتی تەندروستی یاخود ڕەوشی تەندروستی یاخود بارودۆخی تەندروستی لە شاری کەرکووک یەکێکە لەو بابەتە گرنگانەی کە جێی گفتوگۆکردن و قسە لەسەرکردنە لە ماوەکانی ڕابردووە کەمی دەرمان هەبوو لە شاری کەرکووک یاخود لە هەندێک لە دەرمان خانەکان یاخود ئەو شوێنانی کە دەرمانە فرۆشن دەرمانی قاچاخی لێبوو دەرمانانەی کە ڕێگە پێدراو نەبوون لە نێو شار و لەلایەن وەزارەتی تەندروستی هەم حکوومەتی هەرێم و هەم حکوومەتی عێراقیشکە بوونی هەبوو لەگەڵەوەیە کەمی نەخۆشخانەکان یاخود پێداویستەکان نەخۆشخانەکان کۆنی بیناکان کە چەند جارێک هاوڵاتیان سەردانی پارێزگاری کەرکووکیشان کردو بۆ نۆژانکردنەوەی بینا پزیشکەکان یاخود خەستەخانە و نەخۆشخانەکان جامە کۆمەڵە قسە و گفتوگۆ و باسی تر لەگەڵ میوانەکەمان ناکەین لەسەر بارودۆخ و ڕۆژی تەندروستی شاری کەرکووک کە بزانین لە ئێستایا لە چه ئاستێکدا و کەم و کوڕیەکان چین قسە و گفتوگۆکەین لەگەڵ دکتۆر نیاز ئەحمەد ئەمین بەڕێوەبەری سەنتەری چارەسەری شێرپەنجە لە کەرکووکان بەیانی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری کەرکووک و لەگەڵمانایە دکتۆر بانیت باش و سڵاوت لێبێت بە هیوام کە تەندروستی زۆر زۆر باش بێت با یەکەم پرسیار بەوە دەست پێ بکەین کە لە ئێستەیە بارودۆخی تەندروستی یاخود ڕۆژی تەندروستی لە شاری کەرکووکە لە چه ئاستێکدایە کەم و کوڕیەکان چین و پێداویستیەکان چین چۆن بتوانرێ ئەو کەرتە بەرەو پێش ببرێت سڵاوتان لێ بێت بانیتان باشتر سڵاو لە تۆش بێت ئەوەی زۆر سپاس کەرتی تەندروستی یا خزمەتگوزاری تەندروستی لە وڵاتی عێراقایە پابندە بە ڕاستەوخۆ بە دۆخی سیاسی کە دۆخی سیاسی کە سەقامگیر نەبێت ئەوە وا کات هەموو سێکتەرەکانی ژیار سەقامگیری بە خۆیەوە نابینێت بە تایبەتی تەندروستی لەگەڵ ئابووریە هەڵبەت کەرکووکش یەکێکە لەو شارانەی کە زیاتر کە تاسیرە بێت بە ناساقامگیری وەزئی سیاسی یان دۆخی سیاسی کە وای کردووە کە تاسیرێکی نەگەتیف و سلبی هەبێت لەسەر هەموو ئەو خزمەت گوزارانەی کە لەناو کەرکووکە دەگوزرێت بە تایبەتی ئێمە کە دیقەتماندا لە ساڵانی ڕابردوو لە ئیدارەی پێشووی شاری کەرکووک کە ناحەقیەک هەبوو لە دابەشکردنی بوجە کە بوجە کە بە ناحەقە دابەش بکرێت پارچەیەک لە شارەکەات باشتر قزمەت بکرێت و لەسەر حسابی پارچەیەکی تر ئەوە وا کات کە ناسەقامگیری لە هەموو ڕووەکانەوە بەخۆی ببینێت ئێمە گەرباسی خزمەتگوزاری تەندروستی بکەین لە دوای 2023 و دوای پرۆسەی ئازادی لەم شارەیە نەخۆشخانەکان وەکو ژمارە زیادی نەکردووە هەڵبەت نەخۆشخانەیان دروست کردووە لەو کاتاوە ئەو نەخۆشخانانە بە هەموو هۆکانەوە تەواو نەکراوە هەوڵ ئەدەن تاویکەن بەس ئیتر هۆکارەکانی کە حتاسە تەواو نەکراوە ئەوە لای ئیدارەی پێشوو ئەمێنێتەوە کە ئەم شارەیە بردوۆتە ڕێوە یەکێک لەو کێشە و گرفتانەی کە ڕوبەڕووی نەخۆشخانەکانە بێتەوە کە نەبوونی دەرمانە نەبوونی ئامێری پێشکەوتووە سیستیمی تەندروستی هەر لە وڵاتی عێراق نەبوونی زمانی سەحی واتە پیمەی تەندروستی کە هەموو وڵاتەکان بەو شێوەی پێشەکەون و گەشەش ئەدات بە سێکتەری تەندروستی لە کەرتە تایبەتەکان ئەوە کە نەبێت کەواکە ئەو سەکتەرەش نەتوانێت بە شێوەیەکی پێویست خزمەتی هاوڵاتی بکات ئەمڕۆ نەخۆشخانەی با بڵین تایبەت هەیە کە خزمەتێکی باشە کە سەرمایەدارەکان ئیستیسماریان کردووە لە کەرتی تەندروستی بەس هەڵبەت لەبەر بەهای نرخی ئەو خزمەتەکەەوە نەگرانە لە توانای هاوڵاتی احتیادی نییە ناو شارەکە بەڵێ ڕووی لێ بکات کە لەبەر ئەوەی نەبوونی پیمەی تەندروستی گەشەدادات بە سەکتەری تەندروستی لە هەموو شارەکانی عێراقا باشە دکتۆر دەمێ پرسیاری ئەوە لێ بکەم لەگەڵەوە هەموو کێشە و گرفتەی کە هەیە لە کەرتی تەندروستی لە کەرکووکدا ئایا چۆنە سەردانیکردنی خەڵک بۆ کەرتە تەندروستیەکان و ناوەندە تەندروستیەکان لە شاری کەرکووکدا تەنها ئەوانەی کە سەردانی دەکەن تەنها لە ناو خۆی کەرکووکدان یاخود لە دەرەوەی کەرکووک لە چواردەوری کەرکووک و لە شارەکانی ترەوە دێن بۆ سەردانیکردن نەخێر بەڕێستانەزانی شاری کەرکووک شارێکە کە باکوور و باشووری عێراق بەسێت بێکەوە بە تایبەتی
ئەو شار و شارە کە کاکەوێتە باشووری شاری کەرکووکەوە وەکو پارێزگای تکریتە بە هەموو شار و شارسکەکانیەوە هەڵبەت لە شار و شارسکەکانی بەعقوبەشەوە دیالەوە لە بەغاوە کاوانی کە دێت ئەگەر بێت و لە کەرکووک چارەسەرەکان بەدەست بێنن هەڵبەت زیاتر دوور ناکەونەوە لەبەر ئەوەی شاری کەرکووک شارێکە فرە نەتەوەیە وەکو کێشەی زمانیان نابێ حەزەکەن لە نەخۆشخانەکانی کەرکووک چارەسەرکردنەکەیان بکەن بەس هەڵبەت ئەگەر نەبێت ئەو دوایەوە ڕووەکەن لە شارەکانی هەرێمی کوردستان. باش دکتۆر ئەگەر زانیاری و هەبێ یاخۆ دەگەر معلومات لەلا بێ هەموو پارێزگایەک هەموو شارێک بودجەیەکی تایبەتی هەیە میزانیەکی تایبەتی هەیە بۆ کەرتی تەندروستی و بۆ خزمەتکردنی ئەم بوارەیە ئەو بودجەیی کە کەرکووک تەرخانی کردو کە حکوومەت تەرخانی کردو بۆ بواری تەندروستی لە کەرکووکە ئەو بودجێ بەشی پێویست دەکات بەشی نۆژەنکردنەوە بەشی دابینکردنی دەرمان بەشی پێداویستی بەشی ئەمانەکات بۆ کەرکووک یاخود کەمە. کاک وەسار پێش ئەوەی ئەگە بڵێن کەمە یان کەم نییە و باشە بودجەکە ئێمە لێرە کێشەیەکێ ئێمە دەگەڵ تەندروستی وەکو خۆت ئاماژت پێدا کەرتی تەندروستی کەرتێکی زۆر هەستیارە و زۆر حساسە کە پەیوەندی هەیە بە سەحەت و ژیانی مرۆڤ لەبەر ئەو کە بودجە نەبێت کەم بێت یان تاخیر بێت ئەمڕۆ ئێمە لە مانگی کۆتایی مانگی نۆی 2025 هەتا کوستە بودجەی 2025 ناتووە ئەگەر بێت و ئێمە لەگەر باسی بە ئەو مەشاریعانە بکەین کە تۆ بتەوێت دسرێ بکەیت یان ڕێگایەک چاک بکەیت ئەگەر تاخیرشیکەیت ڕەنگە ئەو کێشەیە دروست نەکات بەس ئەگەر تۆ ئەمڕۆ دەرمانت نەبێت و ئامێرت نەبێت و نەخۆشخانەکان بە پێی پێویست نەبێت ئەوە کێشێکی زۆر گەورەیە چونکە تۆ دەگەڵ مۆزوعێکی زۆر حساس تەعاملەکەی کەوە ژیانی خەڵکە ئەوە نییە شەقامەکە بە پیسی بەجێ بێڵم یان جسرەکە تەواو نەبووە هیچ کێشەیەک نەبێت ئەوە نە خەڵکیش ئاجە بێ پێیت ڕێگاکەی باش نییە بەس ئەمڕۆ ژیانی خەڵک چاوەڕێ ناکات بودجە تاخیر بێت ئەمڕۆ 2025 ئەم ساڵ 2025 مانگی نوێ تاسە بودجەی 2025 ناتووە ئەی چۆن دەرمان بکڕێت ئەی چۆن نەخۆشخانەکان بچێتە ڕێوە ئەی باش ئەمە ینی نەبۆتە هۆی ئەوەی کە ئەو کەرتە لەو شارەیە ینی تووشی شەلل ببێت تووشیەوە ببێ داڕمان ببێ نەتوانێت بەرەو پێشەوە بڕوە ینی لە جیهانە ڕۆژانە بابەتی گرنگ و زانستی تازە یەتە بواری خزمەتکردنی تەندروستیەوە ئەمانە نابێتە گرفت یعنی نەبوونی ئەم بودجێ نابێتە گرفت بۆ ئێوە کاک دکتۆر زۆر بە تەبیعیوە تۆ ئەگەر ئەمڕۆ دابەزیتە ناو شەقامەکانە ئەگەر مایکەکە ئەگەر ئاراستی هەرچی هاوڵاتی بکەی بڵێ تۆ ڕێی چییە بە کەرتی تەندروستی سەتا نسبەتێکی زۆر خەڵک ڕازی نییە لەو خزمەت گوزاری و لە نەخۆشخانە حکوومیەکان پێشکەش دەکرێت بە خەڵکی هەڵبەت ئەو گرفتانە خەتای ئیداری نەخۆشخانەکانیە خەتای دکتۆرەکان نییە خەتای کارمەندان نییە ئێمە هەموو کەسێک حەزەکات چالاک بێ لە ئیشەکەی پێشکەوت خزمەتێکی باشتر پێشکەشکا بە خەڵک بەس تۆ ئەمڕۆ وەکو دکتۆر وەکو کاربەندی تەندروستی وەکو تۆ تاقیگا ئەگەر بێت و دەعمت نەبێت و ئامێرت نەبێت و پارە سارف نەکرێت و دەرمان نەبێ وەکو ئەوەیە کە پێشمەرگەیەکە بێت چەک بینێری بۆ شەڕ ئەی چۆن شەڕ بۆ بکە ئەگەر چەکی باشی دەدەیتە ناکرێت دکتۆر بەڕێستان وەکو بەڕێوبەری سنتەری چارەسەری شێرپەنجە لە کەرکووک بە دەرفەتی زانین کە بێک باسی و سنتەرش بکەین باس با لەوە بوو کە بزانین ئایا ئەو چارەسەرانی کە پێویستە بۆ شێرپەنجە تەواوی چارەسەرەکان و یاخود دەرمان هەیە لەو سنتەرەدا بۆی کە هەوڵەتیان بتوانن سوودی لێبین و نەخۆش سوودی لێ ببینێ بەڵێ نەخۆشی شێرپەنجە ڕووەکات لەو سنتەرانەی کە دەرمان بێ بەرامبەر دەستی بکەوێت ئەمە خاڵێکە زۆر گرنگە نابێت لە بیرمان بچێت لە هەموو سنتەرەکانی سەراسەری عێراق سنتەری شێرپەنجەی شاری کەرکووک کە لە ساڵانی ڕابردووە کێشە گرفتێکی زۆربان هەبوو لەم دوو ساڵی ئەخیرە توانیمانە بەشێکی چارەسەر بکەین ئەوە کە شتێک هەیە پێوترێ بودجەی بەشی دەرمان کە لە بەغایە چونکە لەبەر ئەوەی دەرمانی شێرپەنجە دەرمانێکی تایبەتە ناتوانانی تۆ بڕۆی لە بازاری لۆکەڵ بیکڕیت ئەبێ بەشەکەت تامین بکەیت لە وەزارەتی تەندروستی بەغا کە بەرپرسە لەسەر دابشکردنی علاجی کیمیاوی و علاجی مەناعی و ئەوکەوی تایبەتە بە شێرپەنجە
ئەمە نەکو بەس کەرکووک هەموو شارەکانی عێراق و بە کوردستانشەوە نەخۆشخانەی هیوا بەشی هەیە لەو دەرمانەی کە لە وەزارەتی تەندروستی عێراقی دایەنن. ئێمە توانیمانە بەشێکی باش کە دابین بکەین تۆزێ بە زیادەوە ئێستا لەم ڕۆژانەیە دەرمانێکی زۆر لە نەخۆشخانەی هیوا بڕاوە لە هەولێر بڕاوە تاکو ئەم دەقەیەش چەدان نەخۆش کە لە خەڵکی سلێمانی لە نەخۆشخانەی هیوا لە هاوڕێکانمانەوە لە دکتۆرەکانی نەخۆشخانەی هیوا بە تەلیفۆن تەنسیقیان هەیە دەگەڵمان باوەی ئەو دەرمانانە دابینکەین بەعزە دەرمانێک هەیە بۆ یەک دەرزیەک ئەگاتە سعریەکاتە 70 وەرەقە بۆ یەک جارێک بۆ یەک نەخۆشیە کەواتە هەماهەنگیتان هەیە لەگەڵ نەخۆشخانەکانی تری تایبەت بوون کە تایبەتن بە شێر 50. ئای چۆن ئەمە بابەتێکە وەکو ئێمە بابەتێکی هەستیارە ناتوانین ئێمە ژیانی خەڵک بکەینە مەترسیەوە بلێن ناکرێت ئێمە عیلاجی نەخۆشی نەکەین هەرچەند ئەگە بگەڕێتەوە بۆ ڕێنمایە یاساکانی وەزارەتی تەندروستی هەر شارێک ئەبێ پابند بێ بە ڕوقعی جوغرافی شارەکەی خۆی یعنی وەکو ئەوەی کە نەخۆشی خەڵکی کەرکووک ئەبێ سەتانەوەتی لە ناو شاری کەرکووکە چارەسەر ببینێت ئەگەر ڕووکە لە شارێکی تر ئەوە هەڵبەت بڕات بۆ سەکتەری تایبەت بەس ئەم قسەی کە ئێمایکەین هەڵبەت ئەکرێت لەسەر وەکو مدیریەتی مرور تۆس سیارەکەت گەر ڕقەمەکەی کەرکووک بێ ناتوانین بڕۆی لە کەرکووک لە سلێمانی تازەی بکەیتەوە بەس ئەگەر نەخۆشیێکی خەڵکی سلێمانی بێت یان خەڵکی ڕانیە بێت وەڵام لێ من دەرمانم نییە ناکرێت بلێ وڵات تۆ لە سلێمانی خۆت تۆمار کردووە من دەرمانت نادەمێت چونکە تۆ دەگەڵ بابەتێکی هەستیار تەعاملەکەی کە ژیانی مرۆڤە. بەڵێ دکتۆر نیاس ئەحمەدەمین بەڕێوەبەری سنتەری چارەسەری شێر 50 کە ڕاستەخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان نبووی زۆر سپاس بۆ بەشداریکردن و هیواداری کێشە و گرفتەکانی بەردەم کەرتی تەندروستی لە شاری کەرکووک بەرەو باشتر و بەرەو پێشکەوتوتر بچێت و بتوانن خزمەتی تەواوی هاوڵاتیانی شاری کەرکووک بکەن. دووبارە زۆر سپاس.